سڵاوتان لەبێ هاوڕانی عزیز و خۆشەویست، خۆشحاڵم کە لەم بابەتەیە لە خزمەتیەوەی عزیز و بەڕێزام کە پەیوەندی هەیە بە ئێستا و چارەنووسی داهاتووی ئێمەی تاکەوە. ئەم بابەتان تایبەتە بە ترس و ئەمەوێ باسی ئەو خاڵە ئەساسی و نهێنیانە بکەم کە ئێمە ئەتوانین بەهۆیەوە زاڵ بین بەسەر ترسەکانمانە و نمونونەکانم زیاتر لەسەر قوتابی و خوێندکارە، بە تایبەتی تر قوتابیانی ئامادەیی و زانکۆ. من لێرەیە باسی چوار بابەتی سەرەکی یەکەم. یەکەمیان ترس چییە؟ هۆکارەکانی ترس چین و هەروەها چارەسەری چییە؟ و لە کۆتاییشا باسی مرۆڤی زیرەکەکەم و بۆچی تاقیکردنەوە گرنگە. من ئەمەوێ بە لە ترسەوە دەست پێ بکەم و پێناسەی ترس بکەم، بزانین ترس بە شێوەیەکی سادە چییە و پێناسەکەی چییە و زانایان چۆن لێ ڕوانن. ترس بریتە لە هەستێکی ناخۆش کە هۆکارەکەی ترسێکە لە زیانێک، لە ئازارێک یان لە مەترسیەک کە ڕوبەڕووی منی مرۆڤ ببێتەوە، ڕوبەڕووی تۆی مرۆڤ ببێتەوە. واتە ئەو هەستە ناخۆشەیە کە ئێمە ڕوبەڕووی ئەبینەوە یان هەستی پێەکەین لە کاتێکە کە ترسمان هەیە لە شتێکی ناخۆش یان لە شتێک ئازارماندا یان لە شتێک کە زەرەری هەبێ و ترسناک بێ بۆ ئێمە و بۆ گیانمان. وا ئەزانی وا هەستەکەی ئەم شتە ئەگەر ڕوو بدا ئەبێتە هۆی تێکچوونی تۆ و ئەبێتە هۆی ناخۆشی بۆ تۆ. و من ئەمەوێت لێرەیە بۆی باش لەمە تێبگەن باسی دوو ماتۆڕەکەی مێشکی ئینسان بکەم. مێشکی مرۆڤ، مێشکی ئێمە لەسەر دوو بنەمایشەکە، لەسەر دوو ماتۆڕ کارێک ئەکا یان نایکا، پێی خۆشە یان ڕقی لێ. ئەویش بریتە لە ماتۆڕی چێژ و خۆشی و هەروەها ماتۆڕی دوورکەوتنەوە لە ئازار و ناڕەحەتی. واتە ئێمەی مرۆڤ هەر شتێک ئەبیستین، ئەبینین، بۆنیەکەین، تامیەکەین، لەمسیەکەین کە لە ڕێگەی ئەم پێنج هەستەوەرەوە ئێمە زانیاری ئەگوازینەوە بۆ مێشکمان و هەر یەکێ لەم زانیاریانە ڕەبتە بێ بە یەکێک لەم ماتۆڕانەوە. واتە من ئەو شتەی کە ئەیکەم، ئەیبیستم، ئەیبینم، تامیەکەم، بۆنیەکەم، لەمسیەکەم، ئەگەر خۆشی بە مندا ئەوە من حەزم لێ ئەبێت و ئەیکەم و بەردەوامە بم. ئەگەریش خۆشی پێم نەدا یانیش تووشی ئازاری کردم، تووشی ناڕەحەتی کردم، ئەوە منی مرۆڤ لێ دوورەکەمەوە و نایکەم و لێ ئەترسم. کەواتە ترس شتێکی باشە لەو شتانەی کە خراپن بۆ منی مرۆڤ، بەڵام هەندێک جار ترس زۆر خراپە بەهۆی هەڵە بیرکردنەوەی ئێمە لە بابەتێک وا ئەزانین بۆمان خراپە، بۆیە تووشی ترسە بین. هەر وەکو تاقیکردنەوە من و تۆی مرۆڤ هەر لە منداڵیەوە بەهۆی ئەوەی کە لە تاقیکردنەوە ترساندووی نیان. واتە بانمونێکی بچووکە پێ بڵم، دەوانەیە لە تاقیکردنەوەی کات دەرەجەت نەهێنابێ، مامۆستا لە پۆلەکە وەڕقەکەی پێداوێتەوە پێی وتووی داوە شەی ئەمرێ نەمێنێ، تخوا تۆ تەلەبەی یان بۆ منە، بەخوا نابی بە هیچ تۆ، دیارەوە تا سفر دێناوە. ئەمە وام لێکا تووشی ناخۆشی مەکە کە هۆکارەکەی ئەو بوو لە تاقیکردنەوە دەرەجەم نەهێنا یان هەنێکمان لێمان دراوە. ئەمە تووشی بێزاریمانەکە، تووشی ناخۆشیمانەکە کە یەکسەر ڕەبتە بێتەوە بەچی لەبەرەوەی لە تاقیکردنەوە دەرنەچووم، مامۆسا لێیدام، مامۆسا شکاندمیەوە. ئەمە زۆر کاریگەری هەیە بە تایبەتی لە تەمەنی 7 ساڵی 6 ساڵی هەتا تەمەنی 9 ساڵی تەواو سیستەمی عەسابی ئینسان تەبعاً دامەزرێ. لەو ماوەیە بەداخەوە بەهۆی نەبوونی ڕۆشنبیری پێویست و نەبوونی چۆنەڵی مامۆسای پرۆفیشناڵی دەرونی کە مامۆساکانی ترمان فێر بکەن، ئەبێ لە جیاتی ئەوەی کە سزای بدەیت، لە جیاتەوەی قسەی پێ بڵێ، لە جیاتەوەی بیشکێنیتەوە، ئەبێ وای لێ بکەیت کە دڵی بدەیتەوە بڵێ قەیچەکە ئەم جارە جارێکی تر. اینجا ئەمە لە قوتابخانە، لەوانەیە لە ماڵەوە شکاندی بێتیانەوە، لەوانەیە لە ماڵەوە بە سوک سەیریان کرد بێ، لەوانەیە لێیاندا بێ، لەوانەیە وعدیان پێدا بێ ئەگەر دەرچی لە تاقیکردنەوەکە پاسگیلەکەت بۆ کڕم، دەرنەچووە بۆی نەکڕیوە، یانیش دایمە بیری لەوەیە تۆ بڵێ دەربچم بۆم بکڕێت، تۆ بڵێ دەربچم بۆم بکڕێت. کەواتە ئەم ترسە وردە وردە لەگەڵ یا گەورە ئەبێ و گەشە ئەکات و پەرە ئەسێنێت تا ئەگاتە ئامادەیی حتا قۆناغی 12 حتا قوتابی زانکۆش ئەم ترسەی هەیە لە وشەی تاقیکردنەوە کە بووە بە دێوەزمەیەکی گەورە، بووە بە وەحشێکی زەبەلاح لە بەرچاوی
هەمومان ئیتر هیوا هەیە ترسی هەیە لە بزنس لە پارە پیاکردن، هیوا هەیە ترسی لە تاقیکردنەوە هەیە، هەر کەسە و ترسی لە شتێک هەیە. ئێستا بابزانین هۆکارەکانی ترس چین. من باسی دوو هۆکاری سەرەکی ئەەکەم کە ئێمەی مرۆڤ بەهۆیەوە تووشی ترسە بین. یەکەمیان بریتیە لە زانیاری هەڵە، یعنی من و تۆ زانیاری هەڵەمان پێدراوە لەسەر ئەو بابەتە بۆیە لێ ترسین. با من نمونەیەکی خۆمتان بۆ باسکەم کە مناڵ بووم، مناڵەکانی دراوسێمان ئەیانوت کولە ئەو باڵەی شمشێرە، ئەم شمشێرە کە ئەگەر بیدا لە دەستی هەر کەسێک یەکسەر دەستەکە ئەپەڕێنێ و پڕە بێ لە خوێن. من تەسەوری کلۆم ئەکرد کولە کە ئەگەر بەرم بکەوێ یەکسەر دەستێکم لێ کاتەوە سوڕەی دەستەکەم کە لێ ئەبێتەوە لە ناو مێشک ماچەسە بوو وە خوێن ئەپڕژێ و من ئەکەو مەسەر عەرز و خەڵتانی خوێنە بم. ئەمە وای لێ کردبووم تا چەند ساڵێک لەمەوە پێش زیڕم کردبوو لە کولۆ. لە کاتێکە ئەگەر بینە سەر ئەسڵی مەسەلەکە کولە لە مرۆڤە ترسێ، ئەگەر بینە سەر ئەسڵی مەسەلەکە باڵی کولۆ زۆر ناسکە بە حەڵ وای لێ بکە ئەشکێ. بەڵام بەهۆی ئەو زانیاریە هەڵەی کە من پێم درا بوو لە ڕێگەی هاوڕەکانمەوە وەرم گرت بوو، بۆیە لە کولۆ ئەترسام. کەواتە ئەگەر بینە سەر مەسەلەکانی تریش هەمان شتە، ئێمە بۆیە لە شتێکە ترسین چکە زانیاری هەڵەمان هەیە لەسەری. طبعاً من باسی ئەو وەهماکەم ئەو ترساکەم کە خراپە بۆمان، ئەگەرنا بۆ نمونە دەست مەخەرە سەر ئاگر چکات بزەبت ئاگر دەست ئەسووتێنێ و ئەوە زانیاریەکی ڕاستە. من باسی ئەمەیان ناکەم ئازیزان، من باسی ئەو زانیاریە هەڵانەکەم کە ئەلکێن بەو شتانەوە کە باشن بۆمان، بۆ منە تاقیکردنەوە باشە، بەڵام بەهۆی وەهم و ئەو زانیاریە هەڵانی کە پێمان دراوە لە بەرچاومان بۆ بە وەحش و دێوەزمە. کەواتە هۆکاری یەکەم و ئەساسی بریتێ لە زانیاری هەڵەی ئێمە دەربارەی تاقیکردنەوە. باشە، ئێمە چۆن بتوانین دوایەوەی کە لەم شتە ترساین چۆن بتوانین چارەسەری بکەین؟ یەکەم هەنگاو بریتێ لەوەی کە زانیاریەکە لە ناو مێشکمانە چاک بکەینەوە، وێنەکەی کە لە ناو مێشکمان دروست بووە بیگۆڕین. با من یارمەتی بدەم لە مۆزوعە، بە تایبەتی لە مۆزوعی تاقیکردنەوە بۆ قوتابی ئازیز با من یارمەتی وبم. ئەگەر بین پێناسەیەکی تاقیکردنەوە بکەین، ئێگزامینێشن ئێگزام بکەین، بریتێ لە چی؟ بە کورد و مختصری بریتێ لەو تاقیکردنەوە زانستیەی، یانیش بریتێ لە تاقیکردنەوەیەکی مرۆڤ لەسەر ئەوەی کە ئایا لەم بابەتەیە چەندە زانیاری هەیە، چەندە پرۆفیشناڵی هەیە، چەندە مەهاراتی هەیە. و ڕاستەکەی ئێمە بەهۆی بارودۆخی کوردستان و ئەتوانم بڵێم بەداخەوە سیستەمی پەروەردەمان زۆر بەهێز نییە، ئەتوانم بڵێم بچووکی کەمەوە تەنها لە نۆڵیجا لە زانیاریە. واتە تۆ وانەیەکت خوێندووە، ئێستا لێتە پرسمەوە بزانم ئایا ئەم وانەیە چەندێک تێگەیشتووی؟ ئەخۆ ناوکوژم بۆ نمونە I am speaking English. I am speaking English ئەم یاسایە لەبەرەوەی ING تایە و verb to be تایە پێوترێ continuous، لەبەرەوەی ئزوو ئەموارە پێوترێ present، ئەمە present continuous. کەواتە تۆ خوێندت، سبەینی ئیمتیحان دەکەمەوە ئایا بزانم تۆ ئەم قسەی من تێگەیشتووی کە خوێندوتە یان نا؟ ئەگەر تێنەگەیشت بێتی دەبێت دیسان بخوێنیتەوە بۆی تێبگەی لە ئیمتیحانەکەی ترا دەربچی. من حەزەکەم نمونەیەکی خۆمتان بۆ باسکەم. پڕ بەدڵ حەزەکەم کەسێک بێت، کەسێکی پرۆفیشناڵ بەتوانە لە بواری قسەکردنە و لە بواری سیمینارە، لە بواری ڕاهێنانە بێت من تاقیب کاتەوە پێم بڵێ کاکە تۆ 1 2 3 4 ئەمانەت هەڵەیە و 1 2 3 4 5 ئەمانەت باشە، تکایە ئەمانەت چاک بکەرەوە. من زۆرم پێخۆشە کەسێک بێ ئەم هەڵم بۆ چاک بکاتەوە. بۆ لەبەرەوەی من باشتر ئەبم پێی، لەبەرەوەی من زیاتر پەرە ئەستێنم، لەبەرەوەی من زیاتر فێرە بم، لەبەرەوەی لە داهاتوە باشتر محازەڕەکانم پێشەشەکەم و خەڵکێکی زیاتر گوێم لێگرێ و هەروەها خەڵک زیاتر منیان بەدڵە بێ، نەتیجەیەکی باشترمە بێ. کەواتە تاقیکردنەوە زۆر باشە بۆ ئەوەی هەڵەکانت پێ بڵێ و هەڵەکانت چاک بێتەوە. نمونەی تاقیکردنەوە لە قوتابخانە، بۆ نمونە جەنابەت هەر لە هەفتەی یەکەمی خوێندنت کویزەکرێیت، دوای مانگێک ئیمتیحانی مانگانە، دواتر وەرزی، دواتر مانگی یەکەمی وەرزی دووەم، دواتر وەرزی دووەم.
ئەم 5-6 جۆر ئیمتیحانە ئەکری تا پێت بڵێن ئەزیزم تۆ لەم وانەیە لەم بەشەیە باش نیت، خۆت ئامادەکە هەڵەکانت چاک بکەرەوە بۆی لە تاقیکردنەوەی کۆتایی ساڵە باشتر بی و دەرەجەی باشتر بێنی. کەواتە بە کورت و مختصری ئێمە بە هەڵە زانیاریمان وەرگرتووە لەسەر تاقیکردنەوە، وامان زانی و تاقیکردنەوە وەحشە نەخێر، تاقیکردنەوە ئەم شتە بەسیطە بوو کە من ئێستا باسم کرد. بریتیە لەوەی کە بزانین جەنابەت چەندێ معلومات هەیە لەم وانەیەدا، بەقەدەر توانای خۆت لەم وانەیەدا قەرارە دەرەجە وەربگری. گوناحە کەسێک هەمووی لەبەرە هەمووی ئەزانێ وەکو تۆ یان وەکو من دەرەجە بێنێ کە من نیوەی نازانم یان نیوەی کەمتر ئەزانم. و گوناحە بە پێچەوانشەوە تۆ هەموو کتێبەکە ئەزانی و لەبەرت کردو وە فێری بووی، گوناحە کەسێک نیوەی خوێند بێ ئەوەندەی تۆ دەرەجە بێنێ. کەواتە تاقیکردنەوە شتێکی زۆر زۆر باشە کەوامان لێکە ئێمەی مرۆڤ زیاتر بەرەو پێشەوە بڕۆین و پێمان بڵێ هەڵەکەمان ئەمەیە فەرموو تکایە چاکی بکەرەوە. ئێستا ئەگەر بینە سەر هۆکاری دووەم ترسمان لە تاقیکردنەوە یان لە هەر شتێکی تر، بریتیە لەوەی کە ئێمەی مرۆڤ لە ئێستادا ناژین. کاتێ ئێمەی مرۆڤ لە ئێستادا نەژیاین تووشی سترێس و قەلەقیە بین. پێش تاقیکردنەوە بیر لەوە ئەکاتەوە ئەبێ مامۆستا چی بۆ بێنێتەوە، لە ترسی ئەوەی ئەوە قورسە بێنێتەوە، ئەوە ئەسڵن با من بێمە سەرەوە مەسەلە شتێک بوونی نێ بەناوی قورس. ئەگەر تۆی بەڕێز بە باشی خوێندت بە قوڵی خوێندت ئەم مۆزوعە قورس نییە، بەس ئەگەر نەتخوێن بێگومان قورسە. اینجا بێمەوە سەر مەسەلەکەی خۆم. ئەم قوتابیە هەر لە ئێستەوە کە هەفتەی داهاتوو بۆم لە تاقیکردنەوەیەتی یان مانگی حەوت تاقیکردنەوەیەتی ئەترسێ لەوەی کە دەرەجە نێنێ. اینجا کە ئەچێتە ناو تاقیکردنەوەکە بیر لەوە ئەکاتەوە کە ئاخ بۆچی سعیم نەکرد، ئەها غەتای خۆم بوو ئەوایە سعیم کردە، ئاخ ئەو لاپەڕەم نەخوێن ئەو پرسیارەکە لاتێتەوە. یانیش کە تاقیکردنەوە تاوا بێ لە جیاتی ئەوەی ئەزمون لە هەڵەکانی وەرگێ و فێر بێ و بڵێ خەتای خۆم بوو ئەبێ ئەم جارە ئەو بابەتانە قوڵتر باشتر بخوێنم، ئەچێ ئەی خاتە سەر مامۆسا ئەی خاتە سەر دەرزەکە ئەڵێ ئەو دەرزە ناخۆش بوو ڕقم لێ بوو. ئەمە وردە وردە بە گوێرەی تەمەن لەگەڵ تا گەورە ئەبێت و ڕقت لە تاقیکردنەوە ئەبێ. کە لە کاتێکا هۆکارەکەی ئەو بووە کە تۆی بەڕێز لە ئێستایان نەژیاوی کاتێ سعیەکەی سعی بکە مێشکرد لای سعیکردنەکەت بێ، واز لەوە بێنە مامۆسا چی هێنێتەوە نایهێنێتەوە، بێمنەت بە لەوەی کە مامۆسا چی هێنێتەوە. ئەگەر تۆی بەڕێز بە باشی خوێند بێتت و بە جوانی دەرخت کرد بێ و دووبارەت کرد بێتەوە و خۆتت تاقی کرد بێتەوە، پێویست ناکات بترسی و لە داهاتوە بژی. تۆ سەرەکەوی و ئەتوانی دەرەجەی باش بێنی، لە ئێستایا بژی، بیر لە داهاتوو مەکەرەوە، یانیش ئاخ بۆ ڕابردوو هەڵمە کێشە، چکە هیچ کامیان فریای ئێستای تۆ ناکەون. داهاتوو گوزە و هێز و تاقەیە، ڕابردووش ئەزمونە. ئافرین بۆ ئەومان کە ڕابردوو داهاتوو بەکارهێنین بۆی ئێستامان خۆشتر و باشتر بێت. بە کورتی باسی یەکەمەوە هۆکاری ئەساسی ترس لە هەر شتێک یانیش لە تاقیکردنەوە بریتە یەکەم لەوەی کە زانیاری هەڵەمان هەیە لەسەر تاقیکردنەوە و ئەزانین تاقیکردنەوە بوو ئەمانخوا لە کاتێکا وانە شتێکی زۆر ئاسانە و تۆ معلوماتێک تێ و ئەچی ئەیخیتەوە سەر وەڕەقە تەوا هەرەوەنێ. دووەم ئەوەیە کە ئێمە لە داهاتوە ئاژین کە لە داهاتوو ژیان یان لە ڕابردوو ژیان سترێسمان بۆ دروستەکە. ئەم سترێس و قەلەقیە ئەبێتە هۆی چی؟ هۆی ئەوەی کە بەباشی معلوماتەکانمان غەزن نەکەین، چونکە سیستەمی لیمبیکمان بەباشی ئیش ناکە. کاتێک کە لە ناو تاقیکردنەوەین لە داهاتوو لە ڕابردوو بیرمان کردەوە بە هەمان شێوە ئەترسین، ئەم ترسێش دووبارە ئەبێتە هۆی ئەوەی کە سیستەمی لیمبیکمان وارووا تێکڵی مێشکمان ئیش نەکات، مێشی خشۆگیش بکات، ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە معلوماتەکانمان بیرنێتەوە. کەواتە ئازیزان باشترین چارەسەر بۆ ئەوەی کە لە ئێستایا بژین بریتێ لەوەی کە بڵێم باشترین شت چێ بیکەم، باشترین شت چێ بڵێم و هەروەها خۆمان لەسەرەوە ڕابێنین کە لە ئێستایا بژین. چارەسەری ترس چییە؟ و بە تایبەتی چارەسەری ترس چییە لە تاقیکردنەوە لە ئیمتیحان؟ با من بێمە سەرەوە مۆزوع. یەکەم ڕاستکردنەوەی زانیاریەکانمان لەسەر ترس. وتکایە چەند جارێک هەوڵدە گوێبگرە لەم بابەتەی من بۆەوەی بە جوانی لە ناو مێشکا چەسب ببێ و بچێتە ناو
شعور و لا شعورت بۆی بزانی کە تاقیکردنەوە ئەو شتە دەوەزمە نییە کە بێت تۆ بخوا شتێکی سادە و ساکارە. وە چارەسەری دووەم بریتە لەوەی لە ئێستادا بژی کە باسم کرد، ئەویش ڕاستیەکەی باشترین شت ڕاهێنانەکانی ئارامی دەروونە، ریلاکسیشن و مەدیتیشن، و بیر بکەیتەوە بڵێ باشترین شت چێ بیکەم و باشترین شت چێ بیڵێم. ئێستا بابزانین ئەوانەی ناترسن کێن، بێنە سەر کۆتا بابەت ئەویش ئەوانەی ناترسێن چێن؟ بێگومان زیرەکەکانن. ئەی باشە ئەمە تایبەتە بە قوتابی تەبعاً بەڕێزان، ئەی باشە زیرەک چێیە؟ پێناسەی زیرەک چییە؟ چۆنە؟ تایبەتمەندی چۆنە؟ کەسایەتی چۆنە؟ شخصیاتی؟ با پێتان بڵێم زیرەک چێیە. ڕاستێکی زیرەک بەڕای من لە سێ تایبەتمەندیە کەسی زیرەکە ناسینەوە. واتە کەسی زیرەک سێ تایبەتمەندی هەیە. یەکەم ئەو کەسەیە کە حەزی بەزانینە. لە یەکێ لە کتێبەکان ئەمە خوێندومەتەوە زۆر بەباشی پێناسەی زیرەکیەکە، ئەڵێ زیرەکی بریتێ لە هەر کەسێک حەزی لە زانین بێ. واتە زیرەکی بریتێ لەوەی کە تۆی بەڕێز حەزت لە زانستە، لە زانیاریە. هەر کاسێک هەر مرۆڤێک حەزی لە زانست و زانیاری بێ ئەو کەسە پێوترێ زیرە. کەواتە ئەگەر ئەمە بێنین و بیچسپێنین بەسەر قوتابیە، بۆمان دەرەکەوێت کە قوتابی زیرەک ئەوەیە کە زانیاریەکان بەباشی لەبەر ئەکات و ئەینووسێتەوە و ئەیڵێتەوە. ئەمە مرۆڤێکی زیرەکە، قوتابێکی زیرەکە. یعنی چی بەڕێزان؟ لەوانەیە تۆ بڵێ مامۆسا من ئەمەوێت تێبگەم لەبەرکردن. ئەزیزم خودی تێگەیشتن یعنی لەبەرکردن. تۆ لەبەرکردن بە شتێکی زۆر بڤە و یاعاوپیز مەزانە. لەبەرکردن یعنی تۆ لەم بابەتە تێئەگەی و ئەتوانی ئەم بابەتە خزمەتی پێ بکەی و یارمەتی خۆشت و کەسەکانی دەوروبەریشی پێ بدەیت. ئێ باشە ئەگەر تۆ فێرنەبی تێنەگەی لە بەرینەکەی سبینێکە ئەبی بە دکتۆرێکی سەقەتەکەی لەبیر تەچێتەوە ئەم حەبە ئەم دەرمانت ئەگەر لەبەر نەکرد بێ بۆ ئەم شتە باشە بە سەقەتی ئیدی بە کەسێک ماڵی کەسێک وێرانەکەی. یان ئەگەر مهندیسێک بی شتەکە تێنەگەی لە بەرینەکەی بە جوانی ئێسبێنە چۆن ئەم یاسایە بەکارێنیت و سەقفەکە دانی. ئەگەر بەغەڵت یەک کۆت بەغەڵت دابنێی ئەم سەقفە دوای ماوەیەک ئەڕوخێت و ماڵی کەسێک وێرانەکەی. یانیش ئەگەر مامۆستایەک بی بابەتەکەت لەبەر نەکرد بێ بە جوانی وەلی تێنەگەیشت بێتی بەباشی، یەک پۆلیسی کەسی بەهەڵەیە ئەبێت و بەغەڵت زانیاریان پێدە. ئیتر هەتا دوای هەموو شتەکان بەم شێوێ. کەواتە ئەزیزم تۆی بەڕێز یەکەم تایبەتمەندی زیرەکیت ئەوەیە کە معلوماتەکان بە جوانی لەبەرتە و معلوماتەکان بەباشی لی تێگەی و ئەیدەیتەوە و ئەیڵێیتەوە بە شێوەیەکی باش. تایبەتمەندی دووەمی مرۆڤی زیرەک ئەوەیە کە مرۆڤی زیرەک کاتی پێویست دائەنێ بۆوانەکان و تەرخانیەکە کات تەرخانەکە بۆوانەکان و بە ئارامی و بەباشی و بە قوڵی ئەخوێنێ. دووبارەیەکەمەوە بە ئارامی بەباشی بە قوڵی ئەخوێنێ. قوڵ ئەچێتە ناو بابەتەکە، قوڵ ئەچێتە ناو بابەتەکە، نەک تەنها سەرە مۆزوعەکە بزانێ و ئیتر بڵێ وەڵا ئەیزانم تەواو فێر بووم. نەخێر، ئەو هەڵەیەن نەکەی. زانین شەرت نییە. ئایا تۆ ئەتوانی بەکاری بێنی؟ ئایا تۆ ئەتوانی وەڵامی بدەیتەوە لە کاتی تاقیکردنەوە؟ بەڵێ ئافرین، کەواتە تۆ ئەتوانی و فێری بوویت و بڕۆ سەر بابەتێکی تر. زۆربەی کێشەی قوتابیەکانمان ئەوەیە کە بە سادەیی بابەتەکانە خوێنن. یەک پرسیار حەلەکە لە بیرکاری لە مێژوو چوزانم لە ئابووری ئیترەڵێ ئەیزانم. ئەزیزم ئایا ئەیتوانی یان نا؟ اینجا مرۆڤی زیرەک کات تەرخانەکە بۆ ئەو وانانەی کە باشە و خراپەتیایە، بە تایبەتی ئەو وانانی کە تایە باش نییە کاتی زیاتری بۆ تەرخانەکات. بۆ نمونە ئەم هەفتەیە تاقیکردنەوەی مانگی یەکەمم کردووە یان تاقیکردنەوەی وەرزی یەکەمم کردووە لە ئەحیا یان بۆ منە لە مێژوو لەم دەرزەیە دەرەجەم کەم بووە. کەواتە من زەنگێکە پێم ئەڵێ تۆ ئەبێ کاتی زیاتر تەرخانکەی بۆ مێژوو، کاتی زیاتر تەرخانکەی بۆ زیندەوەرزانی، چونکە تایە باش نیت. ئەمە مرۆڤی زیرەکە. ئەگەر ئەمە بێنین تەرجمەیکەین بۆ ژانی ڕاستەقینەمان، بۆ منە جەنابەت سەرت ئێشەکە ئەبێ بچی بۆ لای دکتۆر و کاتی دکتۆرەکە بەوە تەرخانکەی کە باسی ئەوە بکەی من سەر مێشەکە دکتۆر، یان بۆ منە گەدەم تەواونێ دکتۆر. نەک بچی باسی قاچتی بۆ بکەی. قاچت هیچ پەیوەندێکی بەگەدەتەوە نییە.
تۆ گەدت تەواو نییە ئەبێ بچی حەبوو دەرمان بۆ قاچت وەرگری یان بۆ منە ژوورێکت ئاوی لێتە خوارد تکە تک ئەکا تۆ نابێ بچی وەڵا ژوورەکەی تر چارەسەرەکەم تۆ ئەم ژوورت کێشەی هەیە کات ئەبێت تەرخانکەی بووی چارەسەری ئەم ژوورە بکەیت نەک بچی ژوورەکەی تر چاکەی نمونەیەکی تر تۆ کێشت لەگەڵ برادێکتا هەیە نابێ بچی لەگەڵ یەکێکی ترا چارەسەری کێشەکە بکەی ئەبێ کاتەکە لەگەڵ ئەو کەسات تەرخانکەی کە کێشەکەت لەگەڵ یا هەیە تۆی ئازیزیش ئەبێ بچی چی بکەی کات تەرخانکەی بۆ ئەو وانەیەی کە هەستەکەی تایە باش نیت یان لە تاقیکردنەوەکە تایە باش نەبوویت با من بە کورتی ئێستا پێت بڵێم کات تەرخانکردن بۆ مانایە دێ کە تۆی بەڕێز چەندە دەستت چاوت گوێت بەکارهێنی بۆ ئەو بابەتە دەستت چاوت گوێت بەکارهێنی بۆ ئەو بابەتە بە شێوەیەکی ئاگایی یعنی هۆشت لێرەیە ئاگاد لێرەیە نەک هەر بنووسیت و خەیاڵت لێرە نەبێ ئاگاد لێ نەبێ و ئەوەندە کاتت تەرخان کردووە و ئەوەندە دەرەجە ئەهێنیت بە کورتی چەندە کات تەرخان بکەیت بۆ جوڵاندنی دەست و نووسینی بابەتەکە و خوێندنەوەی و گوێگرتن لێی و بینینی و ڕاهێنانکردنی واتە ئەوەندە کاتت تەرخان کردووە واتە تۆی بەڕێز شایانی ئەوەندە دەرەجە بێنیت بێگوان ئەگەر بە شێوەیەکی ڕاست دەرەجە بێنی کە لە ڤیددیۆیەکترا باسی شێوازی خوێندنەکەم من پرسیاری زۆرم لێ کرێ وەڵام مامۆستا من لەبەر یەکەم بەس لە ئیمتیحانەکە لە بیرمەچێتەوە وەڵام مامۆستا سایم کردووە بەڵام لە ئیمتیحانەکە لە بیرمەچێتەوە ئەزیزم هۆکارێکی زۆر ئاسانە تۆی بەڕێز بە قوڵی نەتخوێندووە بە کورتی و مختصری بە جوانی نەتخوێندووە یەک جار خوێندوتەوە وات زانی و ئەیزانی و چوتە سەر بابەتێکی تر غاڵاتە ئەبێ بە قوڵی بخوێنی بە کورت و مختصری لەسەر خاڵی دووەم کە ئەویش کات تەرخانکردن ئەمێ ئەوە بڵم ئەمێ ئەوە بڵێم مرۆڤی زیرەک ئەوەیە کاتی پێویست تەرخانەکات و دەخوێنێت و یاسای هەشت بەکارهێنێت کە بریتە لە 8 ساعت خەوتن 8 ساعت سعیکردن 8 ساعتیش کار و چالاکی ڕۆژانە ئەگەر بێمە سەرخاڵی سێم و بزانین مرۆڤی زیرەک چێە مرۆڤی زیرەک ئەوەیە کە ئەزمون لە هەڵەکانی وەردەگرێت و لێیانەوە فێرە بێت ئەگەر بین سەر قوتابی ئەو هەموو تاقیکردنەوەی ئەکەی کە پێشتریش باسم کرد بابەجان پێمانەڵێن لەم بابەتەیە لاوازی بڕۆ خۆت چاکە کویزە وەرزی یەکەمە وەرزی دووەمە بۆ ئەوەی تۆی بەڕێز فێربی ئەگەر ئەمە لەسەر ژیانی ڕاستەقینەیە تەطبیقی کە نمونەی بۆ بێنینەوەکو گۆرانی بێژێک هونەرمەندێک هەتا گۆرانیە گەڵێ چەند جار دووبارەیە کاتەوە خۆی بەتەنیا اینجا دێت پێشکەشی من و تۆیەکە یان اینجا ئاچە لەسەر مەسرح و پێشکەشی مامۆساکانیە کات و دەرەجەیە دەنێ یان بۆ منە کەسێک خۆی فێری شۆفێریە کات و ئەوێ ئیجازی سایقی بەدەست بێنێ مۆڵەتی شۆفێری بەدەست بێنێ ئەم کەسە چەند جار دەورە ئەکا خۆی فێرەکە ئەچێتە بازار ڕەمپاکە اینجا ڕۆژێک پێش تاقیکردنەوە کە ئەچێت بە پارە نەفسی تاقیکردنەوەکە هەڵەکانی چاکە اینجا ئەچێت تاقیکردنەوە کۆتایەکە ئاکات و نمرە بەدەستێنێت و دەرەچێت کەواتە بە کورتی مرۆڤی زیرەک سێ تایبەتمەندی هەیە دووبارەیەکەمەوە ئارەزووی هەیە بۆ خوێندن و حەزی لێیە ئەگەر حەزت لێ نییە ئەوە ئەتوانی بچی سەیری ڤیددیۆکانی پێشتری من بکەی کە باسی ئەوەم کردووە بۆچی و باسی ئەوم کردو چۆن وانەکانت خۆش بوێ ئەتوانی جویان لێ بگریت و حەزیان بۆ دروستکەی خاڵی دووەم کاتی پێویست تەرخان ئەکات مرۆڤی زیرەک نەک بە هەڵەشەی و پەلە خواخوای بێ زوو تەواویکە خاڵی سێیەم ئەزمون لە هەڵەکانی وەرەگرێت و پێش تاقیکردنەوەی کۆتایی خۆی تاقیەکاتەوە لە کۆتاییدا ئازیزان ئەمەوێ پێتان بڵێم تاقیکردنەوە بۆچی باشە یعنی لەوانەیە بپرسی باشە بۆ ئەبێ ئێمەی مرۆڤ تاقی بکرینەوە بۆ ئەوەی پێمان بڵێت تۆ شایەنی چ بەشێکی چۆن ئەمە قسە یعنی چی ئەو کەسەی کە ئەچێتە تومعام ئەزانی ئەبێ ئەم کەسە ڕۆژانە بەلایەنی کەم هەتا چواری ئێوارە 8 ساعت زیاتر لە زانکۆ بمێنێت و بەلایەنی کەم ڕۆژانە 4 بۆ 5 ساعت بە بەردەوامی هەموو ڕۆژێک هاوینەکەش ئەبێ سعی بکات و ئەزانی تاقیکردنەوەیەکی بەسیتیان لە مەرحەلەیەکە بۆ نمونە 140 مەلزەمە داخڵە بۆیان ئایا تۆ کە لە ئامادەیت چۆن بزانین خۆتت ڕاهێناوە لەسەر ئەوەی بەرگەی ئەوە بگری ئەو هەموو سعیە بکەیت و بەرگەی ئەوە بگری ئەو هەموو کاتە تەرخانکەی بۆ خوێندن و سعیکردن قوتابیەکی بەشی هەندەسە من بیرمە لە تەقدیمەکانە دوو شەو و دوو ڕۆژ نەئەخەوتین قاوە لەسەر قاوە چا لەسەر چا بۆی نەخەوین و پرۆژەکەمان زوو تەواوکەین لە هەندەسەی تەلارسازی معماری
مامۆستایەکی فیزیا لەوانەیە پێویستی بە 3 ساعت سعیکردن بێ، بەڵام مامۆسایەکی ئاداب ئینگلیزی لەوانەیە پێویستی بە 2 ساعت سعیکردن بێ. کەسێک لە بەشی گەشت و گوزارە پێویستی بە ساعتێک سعیکردنە، کەواتە لە پۆلی 12ش پێویستی بە دەرەجەیەکی کەمترە. ئاگدار بەوا مەزانە تۆ لە بەشێکا وەرناگیریت ئێمە ڕقمان لێتە بۆیە وەرناگیری یان زاکۆکە ڕقیلێتە نەخێت لەبەرەوەی تۆ لەوانەیە توانای ئەوەت نەبێ ئەو هەموو کاتە تەرخانکەی تا لەو بەشەیە دەربچی سەرکەوی. بە کورتی ئەگەر دەرەجەی بەرزت هێنا واتای چییە؟ واتای ئەوەیە کە جەنابەت توانای ئەوەت هەیە فێر ببی، توانای ئەوەت هەیە کاتی خۆت تەرخان بکەیت، توانای ئەوەت هەیە ئەزمون لە هەڵەکانت وەربگری، بۆیە شایەنی ئەوەی کە هەر بەشێکت ئەوێ هەڵی بژێری.